هاوڕێیان ئەم کاتتان باش بەخێربێنەوە بۆ کەناڵەکەم لە یوتیوب. ڤیدیۆی ئەمڕۆم لەسەر سکۆلەرشپ و خوێندنی بەخۆڕایی لە وڵاتی کەنەدا. پرسیارێکی زۆرم لێ ئەکرێت، ئایا فول سکۆلەرشپ لە کەنەدا هەیە یاخودنا؟ من چۆن بتوانم سوودمەند بم لەم سکۆلەرشپانە بۆ ئەوەی بتوانم پارەی خوێندنەکەم بدەم؟ بۆ زانیاری زیاتر لەسەر سکۆلەرشپ لەم ڤیدیۆ لەگەڵم بن. سکۆلەرشپ بڕە پارەیەکە وەکو خەڵات ئەدرێ بۆ قوتابیەک کە ناویێتەوە لە سکۆلەرشپەکە کە وەرەگیرێت. سکۆلەرشپ جۆری جیاوازی هەیە. هەندێک سکۆلەرشپ لە وڵاتی کەنەدا هەموو زانکۆ و هەموو کۆلێژەکانی وڵاتی کەنەدا ئەگرێتەوە کە لەلایەن حکوومەتەوە دیاری ئەکرێت، لەلایەن حکوومەتەوە دانراوە. هەندێک سکۆلەرشپ هەیە تایبەتە بە هەرێمێکی دیاریکراوە، بۆ نمونە ئەبێتەوە لە ئۆنتاریۆ بیت بۆ ئەوەی سوودمەند لەو جۆرە سکۆلەرشپە. سکۆلەرشپ تایبەتە بە هەرێمی ئەلبەرتا، تایبەتە بە هەرێمی سەسکەچوان. هەندێک سکۆلەرشپ هەیە تایبەتە بە زانکۆ یاخود کۆلێژەکە کە لێی خوێنی. قوتابی ئەتوانێت تەقدیمی 1 سکۆلەرشپ تا 100 سکۆلەرشپ بکات. ئایا هەموو قوتابیەک ئەتوانێت سکۆلەرشپ بباتەوە؟ بە دڵنیاییەوە نەخێر. قوتابی ئەبێ خۆی ئامادە بکات و هەموو داواکاریەکانی بەدەستهێنانی سکۆلەرشپ جێبەجێ بکات. ئەم بڕەپارەی وەری ئەکرێت $100 بێ و ئەکرێت $3-4 بێت. ئەم بڕەپارەیە بۆ خۆتە بە هیچ جۆرێک نایدەیتەوە حکوومەت، وەکو خەڵات وەری ئەگریت. هەندێک کلایەن هەیە، ئەو کۆمپانیای خود ئەو ڕێکخراوەی کە سکۆلەرشپەکە دائنێ ڕاستەوخۆ خوێندنەکەت پارەی خوێندنەکەت ئەیات بە زانکۆکە یاخود ئەو کۆلێژی لێ وەرگیراوی. هەندێکی تریش هەیە نەخێر ڕاستەوخۆ بڕەپارەکە خاتە سەر حیساب بانقیەکەت. ئەنجا پرسیارە گرنگەکە لێرە ئەوەیە، من چۆن بتوانم سکۆلەرشپ بەدەست بێنم و ئایا ئەتوانم فول سکۆلەرشپ بەدەست بێنم؟ بەڵێ ئەتوانی. هەموو قوتابیەک ئەتوانێت تەقدیمی سکۆلەرشپ بکە و ئەگەر وەرگیرێت ئەوە ئەتوانێت سوودمەند بێت لەو بڕەپارەیە. ئەنجا لێرە ئێمە باسی داواکاریەکانی بەدەستهێنانی سکۆلەرشپەکەین. ئەگەر تۆ ئەتەوێت سوودمەندی لە سکۆلەرشپێک، داواکاری یەکەم کە زۆر گرنگە، ناوت هاتبێتەوە لە زانکۆ یاخود لە کۆلێژێک لە کەنەدا، ئۆفەری خوێندنت هەبێت. پرسیارەکە لێرە ئەوەیە، من باشە ناتوانم تەقدیمی سکۆلەرشپ بکەم پێش ئەوی تەقدیمی زانکۆیان کۆلێژەکە بکەم؟ بە دڵنیاییەوە ئەتوانی، بەڵام چانسی وەرگرتنت زۆر کەمە، لەبەر ئەوەی ئەو کۆلێژی کە ئەو سکۆلەرشپی کە تەقدیمی ئەکەیت لەوانەیە قوتابیەکی تر تەقدیمی بکات بە هەمان داواکاریەکانی توی جێبەجێ کرد بێت، لەگەڵ ئەوەش ئۆفەری خوێندنەکەی هەبێت. زیاتر سکۆلەرشپەکە ئەو چانسی لە تۆ زیاترە وەرگیرێ لەبەرەوەی ئۆفەری زانکۆ یاخود ئۆفەری کۆلێژەکەی هەیە، بەڵام تۆ نیتە. من ئەچمە پێشبڕکێک بەم جۆرە سکۆلەرشپ بێنە بەرچاوی خۆتان. پێشبڕکەیە کە بەشداری ئەکەیت، ئەم پێشبڕکەیە هیچیە؟ بەدەستهێنانی بڕەپارەیەک. لەم پێشبڕکەیە تۆ وەکو بەشدار بوویەک پێت ئەڵێن وەسفی خۆتمان بۆ بکە بە جۆرێک کە تۆ لە بەشداربووەکانی تر جیاوازتر بیت. با بزانی تۆ چیت هەیە، چ شتێکت کردووە لە ژیانی خۆت کە سایەتی تۆ چۆنە، بە چ جۆرێک جیاوازەکەوە وامان لێ بکات ئێمە ئەم بڕەپارەیە بیین بە تۆ پارەی خوێندنەکەتی پێبی بۆ خۆت. داواکاریەکان چییە؟ یەکەم، ئۆفەری زانکۆ یاخود کۆلێژەکەت بەدەستهێنابێت. من ئەچم تەقدیمی کۆلێژێکەکەم بۆ تەقدیم یاخود تەقدیمی زانکۆیەکەکەم کە ئۆفەرەکەم بۆ هاتەوە، یەکسەر ئەچم تەقدیمی سکۆلەرشپەکەم بەڕاستەوخۆ دوای ئەوە. گرنگ ئەوەیە ناوت هاتبێتەوە. لەبەر ئەوەی کە تۆ تەقدیمی کۆلێژەکە ئەکەی یاخود زانکۆکە ئەکەی، پێت ئەڵێن ئۆفەرەکەشت لەگەڵی دابنێ، ئۆفەری خوێندنەکەت کە نووسراوە تۆ وەرگیراوی لەم زانکۆیە و لەم بەشە. جا ئەگەر ماستەر بێ، دکتۆرا بێ یاخود خوێندنی کۆلێژی 2 ساڵی بێت، بیرت نەچێ هەموو کۆلێژێک و هەموو زانکۆیەک سکۆلەرشپی هەیە، کاتە چانست زۆر باشە کە بتوانی سکۆلەرشپ بەدەست بێنی. ئەمە هەنگاوی یەکەم، ئۆفەری خوێندنم وەرگرت. هەنگاوی دووەم، تاقیکردنەوەی زمانی ئینگلیزی ئایلتس یاخود تۆفڵ. لێرە لە زۆربەی سکۆلەرشپەکان مەرج نییە تۆ ئەو تاقیکردنەوە دابنێ، ئایلتست هەبێت، بەڵام ئەگەر ئایلتست هەبێت زۆر باشترە، لەبەر ئەوەی تۆ ئەیسەلمێنی کە توانایەکی زۆر باشتەیە لە زمانی ئینگلیزی و ئەوە تا بەڵگەکە کە من لە ئایلتس 6م هێناوە یاخود 7م هێناوە.
سێیەم داواکاری زۆر گرنگە CV. CVیەکی زۆر جوان ئەنووسی. هەموو ئەو کارانەی کردوتە و هەموو ئەو چالاکیانەی خود هەموو ئەو خولی ڕاهێنانەی کە تۆ بەشدار بوویتە هەرچە خولێکت بینی. خاڵی چوارم ئێسێ. ئەمە یەکێکە لە خاڵە زۆر گرنگەکان کە زۆربەی بڕیارەکە توانم بڵم 175 بڕیاری ئەو کۆمپانیا خود ئولایانی کە سکۆلەرشپەکەی داناو لەسەر ئەم ئێسەیە ئەوەستەی کە تۆ ئەینووسی. وا دابنێ تۆ نووسەری ژیانی خۆتی لە جاتی ئەوەی کتێبێک بنووسی لەسەر ژیانی خۆت 2 لاپەڕەت هەیە. لەم 2 لاپەڕەیە خۆت بناسێنە بە جۆرێک کە ئەو کەسی خوێنێتەوە باوەڕت پێ بکات کە تۆ کەسێکی زۆر زیرەکی، کەسێکی لێهاتووی، کەسێکی شارەزای کە ئەم ڕەپارەیە شایانی تۆیە. چۆن دەست پێ ئەەکەم ئەو لە ڤیدیۆکانی داهاتوو باسی نووسینی ئەسی سکۆلەرشپتان بۆ ئەەکەم کە چی بنووسی لەناو ئەم ئێسەیە و بیریشت نەچێ بە زمانی ئینگلیزیە بێ بینووسی. نووسینی ئەسەی بۆ سکۆلەرشپ ئەبێت ئینگلیزیەکی تەواو پێرفێکت بنووسرێ، بە ئینگلیزیەکی زۆر زۆر جوان و زۆر ڕێک بەبێ هیچ هەڵەیەکی زمانەوانی یاخود هەر هەڵەیەکی تر. داواکاریەکانی تر چییە؟ هەرچی کارێکی خۆبەخشیت کردو زۆر زۆر گرنگن، بە تایبەتی ئێمە کە لە خەڵکی عێراقین و لە کوردستان ئێمە زۆر بەمان کاری خۆبەخشیمان کردووە لە ڕێکخراوەکان، لە کەمپەکان، لە کۆمپانیا جیاوازەکان کاری خێرخوازی زۆر زۆرمان کردووە. ئاماژەکردن بۆ کارانی کە تۆ کردوتە زۆر گرنگە. لە وەردێک بکەرەوە هەموو ئەو چالاکی و هەموو ئەو کارە خۆبەخشیانی کردوتە پێشتر لە کوردستان بینووسە. جگە لەوانە ئاماژە بە هەموو بەهرەکانی خۆت بکە. بەهرەت هەیە لە وێنەکێشان، بەهرەت هەیە لە کاری فۆتۆگرافی، لە دیزاین، بەهرەت هەیە لە کاری سەرتاشین، بەهرەت هەیە لە بواری کارەبا بۆ نمونە. هەر بەهرەیەکت هەیە کە وەکو یاخود هەر خولیایەک تێ ئیشی لەسەرەکەی، حەزت لە وێنەکێشانە، حەزت لە بواری دەرهێنان، هەر شتێک بێت بچووکترین بەهرە هەیە لە خۆت ئاماژەی پێ بکە، چونکە ئەم بەهرانە و ئەم هەموو کار و چالاکیانەی ئەیکەی ئەبنە هۆکاری ئەوەی کە تۆ وەکو کەسێکی سپێشەڵ سیر بکرێت، کەسێک سیر بکرێت کە چی بکەن ئەو سکۆلەرشپە بیان بە تۆ. زۆر 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 گرنگە وا پیشانبێ یاخود بیسەلمێنی کە تۆ کارت کردووە لەناو کۆمەڵگەکەی خۆت، کارێکی مرۆڤانت کردووە، کارێکی خۆبەخشانت کردووە بۆ ئەوەی کۆمەڵگەکەی خۆت بەرەو پێشتر ببێ یاخود سوودت هەبێ بۆ کۆمەڵگەکەی خۆت. ئەگەر ئەندامی لە هەر ڕێکخراوێک، لە هەر گروپێک، لە هەر شتێک تۆ ئەندامبی ئاماژەی پێ بکە. ئەمانە داواکاری سەرەکیەکانن. من چۆن دەست پێ ئەەکەم تەقدیمەکەم؟ سەرەتا با بزانین تۆ تەقدیمی چ کۆلێژێکت کردووە یاخود چ ئاستێکی خوێندنت کردووە. ئەگەر ئاستی دکتۆرایە ئەوە تەقدیمی ئەو سکۆلەرشپانە ئەکەیت کە بۆ قوتابیانی دکتۆرە ئامادەکراون. ئەگەر ماستەرە تەنها بۆ ماستەر. من لە ژێر ئەم ڤیدیۆیە لینکی چەندەها سکۆلەرشپی جیاوازتان بۆ داهێنێ، ئەتوانن سەیریان بکەن. بیریشت نەچێت قوتابی هەیە لە کەنەدا کە قوتابی بیانیە، زیاتر لە 10 دەفتەر و 20 دەفتەر دۆلاری بردۆتەوە وەکو سکۆلەرشپ. ئەم قوتابیانە چیان لە ئێمە زیاترە؟ هیچ. تەنها جیاوازیەکەیان ئەوەیە هەوڵێکی زۆرتریانیەوە بۆ وەرگرتنی سکۆلەرشپ. کاتێکی زۆرتریان تەرخان کردووە لە نووسینی ئێسەی و ئامادەکردنی بەڵگەنامەکانیان. شتێکی تر زۆر گرنگ هەیە لەسەر سکۆلەرشپ. ئەو قوتابی ناوی دەرەچێت لە سکۆلەرشپ ئەگەری هەیە پارەی خوێندنەکەی هەر لە سەرەتاوە خاوەن سکۆلەرشپەکە لە سەرەتاوە پارەی خوێندنەکەی بیات. و ئەگەری هەیە دوای تاوابوونی خوێندنەکەت بۆ نمونە دوای تاوابوونی ساڵی یەکەم یان ساڵی دووەمی خوێندنەکەت ئەو کات سکۆلەرشپەکە وەربگری. بەڵام بیریشت نەچێت کە ییتە کەنەدا ئەبیتە قوتابی بیانی، ئەبێ زۆر زۆر چالاک بی و ئەبێ زۆر زۆر زیرەک بیت و نمرەکانت لە کۆلێژ یاخود لە لۆزانکۆیلی ئەخوێنی نمرەکانت بە هیچ جۆرێک نێتە خوارەوە، نمرەکانت هەردەم بەرز بێت. خاڵێکی تریم بیرچوو لەسەر سکۆلەرشپ
ئەگەر تۆ لە کوردستان بۆ نمونە لە پۆلی 6 تاو کردووە یاخۆ زانکۆ تاو کردووە بە نمرەی زۆر باش چانسێکی زۆر گەورەت هەیە کە سکۆلەرشپ ببیتەوە. بۆ نمونە هەر 4 ساڵی زانکۆ تۆ یەکەمی سەرپۆلەکەت بوویتە لە زانکۆ کە تەقدیمی ماستەرەکەیت ئەوە بە دڵنیاییەوە چانسێکی زۆر باش هەیە کە سکۆلەرشپ ببیتەوە. ئەگەر پۆلی 6 نمرەیەکی زۆر باشت هێناوە ئێستا ئەتەوێت کۆلێژێک بخوێنی لە کەنەدا یاخود بەکەلۆریۆس بخوێنی چانسێکی زۆر باشت هەیە کە تۆ وەربگیری. و بۆ قوتابیانی پۆلی 6 ئەو کەسانی کە کاری خۆبەخشیان نەکردووە لەم حاڵەت ئەتوانن چی بکەن؟ باسی ئەوە بکەیت کە تۆ چۆن لە پۆلی 6 نمرەیەکی زۆر بەرزت هێنا لەگەڵ هەموو ئەو بارودۆخە خراپەی کە ئێستا لە کوردستانە هەیە، بێئاویە، بێکارەباییە، هەلیکار نییە بۆ گەنجان، وڵاتەکە بە بارودۆخێکی زۆر خراپ تێپەڕە بێ. ئەمانە هەمووی ئاماژەی پێ بکەن لەگەڵ ئەوەش ئاماژە بەوە بکە کە من ئەم هەموو کورسیە ژیانم بینیوە لەگەڵ ئەوە توانیم نمرەیەکی زۆر باش بەدەست بێنم لە پۆلی 6 ئەو کاتە چۆن بڵێ کەسایەتی خۆت ئەستەلمێنی کە تۆ کەسێک قوتابیەکی زۆر زیرەکی و زۆر بەهرەمەندی بۆ شایانی ئەم سکۆلەرشپەی. ئەم هەموو قسەی من کردم ئەبێ لە 2 لاپەڕە جێی بکەیتەوە. نابێ زۆر دوور و درێژ بێ کە نەتوانن بیخوێنەوە یاخود لێ بێزار بن. اینجا هاوڕیان لە ڤیدیۆکانی داهاتوم باسی چۆنیەتی نووسینی ئێسەی سکۆلەرشپەکەین و هەروەها باسی چۆنیەتی ڕێکخستنی CV ئەکەین بۆ سکۆلەرشپ و چۆن ئاماژە بە هەموو کار و چالاکیەکانی خۆمان. هاوڕیان اینجا یەک پرسیار ئەمێنێت پێشەوەی کۆتایی بە ڤیدیۆکە بێنم. ئایا خوێندنی بە خۆرایی لە کەنەدا بوونی هەیە؟ خوێندنی بە خۆڕایی لە کەنەدا بوونی نییە، بەڵام ئەگەر قوتابی سکۆلەرشپ بباتەوە ئەو کاتە تۆ خوێندنەکەت دەبێتە بە خۆڕایی. بیرت نەچێت سەرەتا تەقدیمی کۆلێژ یاخود زانکۆکە بکە، هەر کاتێت ناوت هاتەوە اینجا تەقدیمی سکۆلەرشپ بکە و فۆرمەکان پڕ بکەرەوە. تو ئامۆژگاریم بۆ ئەو کەسانی کە حەزەکەن فول سکۆلەرشپ بەدەست بێنن. پارەیەکی خەیاڵی هەیە لە کەنەدا تەرخانەکرێ بۆ قوتابی بیانی بۆ قوتابی کەنەدی. تۆش ئەتوانی سوودمەندبی لەو پارەیە، تۆش ئەتوانی سوودمەندبی لەو سکۆلەرشپانە. تەنها هەوڵ و ماندووبوونی ئەوێت. بە هیچ جۆرێک مەحاڵ نییە سکۆلەرشپ بەدەستێنانی سکۆلەرشپ بە هیچ جۆرێک مەحاڵ نییە. لەبەرەوەی تۆ لە وڵاتێکی وەکو عێراقەوەیت چانسێکی زۆر گەورەت هەیە کە سکۆلەرشپ ببیتەوە چونکە ئەتوانی بارودۆخی عێراق باس بکەیت کە بارودۆخێکی چەند خراپی هەیە وڵاتەکەت لەگەڵ ئەوەشتەوە هەردەم لە هەوڵدای و هەر حەزەکەی بی لە کەنەدا بخوێنی و بتوانی بە ئامانجەکانی خۆت بکەیت. ئەو لە ڤیدیۆکانی داهاتوو باسی یەکەم کە چۆن ئێسەیەکان بنووسن. هەتا ڤیدیۆیەکی تر منە بێ بڕۆم خاتان لەگەڵ.